نزیکەی 10 ساڵە دەیان خانووکە بۆ بەڕێوەبەر و کارمەندانی فەرمانگە حکومیەکانی ناحیوار ماوە لە قەزای شارەزوو دروست کراوە بە کەسانی حیزبی پڕکراوەتەوە و ئەمەش نیگەرانی ئەو بەڕێوەبەر و فەرمانبەرانی لێکەوتۆتەوە بەپێی بەدواداچوونەکانی پەیام دەرکەوتووە و خانوانە بۆ ئەو فەرمانبەرانە دروست کراوە کە لە ماوەی ڕابردوودا لە حکومەت سوودمەند نەبوون و خاوەن زۆرترین ڕێژەی خاڵی کارکردن بوون بەپێی زانیاریەکان لە کۆی 20 خان و 13 خێزان مافی وەرگرتنیە و خانوانیان لەدەستداوە 7 ماڵەکەی دیکەشیان بە کەسانی حیزبی پڕکراوەتەوە بەڕێوەبەری ناحیوار ماوە ڕای دەگەیەنێ لە ساڵی 2016 دزیک بوو کێشەی ئەو خانوانە لە ڕێگەی یاساوە چارەسەر بکەن بەڵام لە سەروی خۆیانەوە ئاستەنگیان بۆ دروست کرا و هەوڵەکانیان شکستی پێهێنرا بەداخەوە ئەو هەندێک سراعی حیزبی و ئەوانە وای کردو بەڕاستی کە تۆ نەتوانین دەست بۆ هەندێشت بەری ئەمە لە 2016 هەوڵماندا کە لیژنەیەکمان دروست کرد بۆ پێداچوونەوە بەم خانوانەدا و لەژێر چاودێری داواکاری گشتیشە ئەمەمان کرد بەڵام وەک ئەبینین تا ئێستا هیچ کام لە خانووەکان چۆڵ نەکراوە چونکە داوای کە بڕیارەکانمان دەرکرد و لەلایەن داواکاری گشتیەوە تەصدیق کران و بۆمان نێردرایەوە و بڕیار بوو کە لە ڕێگای منەفیزی عەدلەوە هەستین بە چۆڵکردنی خانووەکان بەڵام ئەوە بۆ ئەمریکی ئیداریمان بۆ هات لەسەر و خۆمانەوە ئێمە کارەکەمان ڕاگرت ڕاوێژکارێکی یاسایی ڕای دەگەیەنێت بەپێی یاسا ئەگەر بێت و کەسێک مەرجی وەرگرتنیە و خانوانی نەبێت سوودمەند بێت ئەوە دەچێتە ڕیزی زیادەڕۆیی لەسەر مولک و ماڵی گشتی و پێویستە کەسی سەرپێچی کات دەستگیر بکرێت و بە هیچ پاساوێک ئازاد نەکرێت تاکو و مڵکەکەی بۆ دەوڵەت دەگەڕێنێتەوە لە ڕێگەی وحدەی ئیداریوە بەو ڕێکارانەی کە لە یاساکە داین کراوە ئاگات ئینزاری ئینزار بکرێت ئینزارەکە دوای ئینزارکردنەوە بە تەبلیغێک هەڵبواسێ بە دەرگاکەی بە چۆڵکردنی و دوای 48 سعات لە ڕێگەی سەرۆکی وحدەی ئیداریوان ڕێگەی ئەندامی داواکاری گشتی و سکاڵای لەسەر تۆمار بکرێت و ئەمانە ئەچنە بابی یاسای ڕێگریکردن لە زیادەڕەوی ماڵی حکوومەت و ئەمانە مەشمول نین بە کەفالەت و ئەبێ بگیرێن تا خانووەکە تەسلیمەکەنەوە بە دەوائری حکوومەت و بە ڕئیسی وحدەی ئیداری بۆیە هەر تەجاوزێک لەسەر ماڵی دەوڵەت جەریمەیە و پێویستە عقوبە بدرێ و پێویستە ئەو یاسایی کە لەسەر تەجاوزاتی لەسەر ماڵی حکوومەت دانراوە جێبەجێ بکرێ و ئامانجەشی لە مادەی 2 بەی دیاریکراوە بەدی بێنێ ئامانجەکەشی ئامانجی یاساکەش گەڕاندنەوەی ماڵی دەوڵەتە بۆ دەوڵەت بەڕێوەبەری ناحیا و زانیاریەی بۆ پەیام ئاشکراکرد یەکێک لە سوودمەند بووانی خانووەکان دوای ئەوەی کارەکەی بۆ یەکێک لە قەزاکانی دیکە دەگوازێتەوە دەست بەجێ و خانووە کە مڵکی گشتیە بە هاوڵاتیەکی دیکە دەفرۆشێت هاوکات دەستێوەردانی لایەنی حیزبی بە هۆکاری ئەو پێشێلکاریە یاسایان نەدەبینێت لە سنوورەکەدا ڕوودەدەن دروستکردنی ئەم خانوانە لەسەر بودجەی وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی پارێزگاکان بووە و بە ئامانجی کەمکردنەوەی کێشەی نیشتەجێبوون لە ناحیەکان و بەتایبەت ئەو فەرمانبەرانی ڕێژەی قسمەتیان زۆرە و شیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای شارەزۆر